بەشداریم کردو بە سێ تابلۆ لەم پێشەنگایە هەر سێ تابلۆکەم پشگیریەکە لە کچێکی کورد دەربارەی پشگیریکردن لە کچەکانی پێشمەرگە ڕۆژهەڵات و تەنانەت ڕۆژ ئەو کوردستانی خۆمانش کچێکە بانەسپەکە پشگیریەکە لە کوردستان ئاڵای کوردستان بەدەستیەوەتەوە ئەم کچش کەزیەکی تێکسچەرە کردومە لەگەڵ قماشێکی هەوری و کچەکەش ڕوخسایی دەرناهێت ینی کچێکی تایبەت نییە ینی معنى ئەدا بە هەموو کچەکانی کورد و ئەو دایکانە کە مناڵەکانیان لە دەستداوە بوونە شەهید و ئەو ژنانەکە ینی بێوەژن کەوتون هاوسەرەکانە لە دەستداوە و یان ئەو دایکانە ئەمەش تابلۆمەش دەربارەی ئەم تابلۆمش دەربارەی کچێکە مەستە بە ئاوازی ژەنینی تەمبوری لە ناو سروشتی کوردستان لای دەریاچەی سیروان و لەگەڵ هەنارێک دەربارەی لە ئەساڵەت و خۆشەویستی کوردستانە دەگا. باش ئەم تابلۆیان پێم وا بێمە تابلۆی خۆتە کێشاوتە چۆن وابی تابلۆی خۆتی کێشە بە شێوەی خۆم حەزم کرد ینی خۆم شوێنێکی وام هەیە حەزم کرد بەم شێوەیە دروستیکەم. دەستخۆش بە پێم بڵێ تۆ خۆت خوێندکاری وەنەرە جوانەکانی؟ ناوەڵا خۆم خوێندکاری دەرچووی بەشی پزیشکیم بەشی گورچی لە ئەم ساڵ تەواوم کردووە بەڵام زۆر حەزم لە وێنە کێشانە هەر لە تەمەنی مناڵیە و قەڵم و وێنە کێشانم کردووە زۆر حەزم لەوە بووە. پێم بڵێ ئەم جۆرە پێشانگایانە بۆ تۆ تاکۆی تابلۆکانی خۆتی تیان نمایش بکەیت توانەکانی خۆتی تیان نمایش بکەیت تا چەند گرنگە ینی بۆ گەنجەکان؟ وڵا زۆر گرینگە ئێمەش زۆر حەزمان لەم پێشەنگایانەیە ینی زۆر شتێکی باشە بۆ ینی دەرخستنی هونەرەکەمان و نیگار کێشەکەمان تەنانەت بۆ زیاتر نیگار کێشەکانی تر بناسین ینی تەواصولمان زیاتر بێ بەیەکە و تەتەور بکەین بە ئیشەکانمان. باشە پێم بڵێ وێنە کێشان تا چەند ینی خەمڕەوێنە بۆ ئێوە؟ شتێکی باشە ینی کاتی هەرچی خەمێکت هەیە کە دەست بەکەی بەوێنە یان قوچەکەت بەدەستەگری هەموو خەمەکانت لەگەڵ یێڕوا ینی یەواش یەواش هەموو یێڕوا زۆر شتێکی باشە. ینی لە پاڵ وەرزشە توانین بڵێن ئەمانەش خەمڕەوێن. ینی تو بڵێ عەرەبیەڵن ڕاحە نەفسیە ینی شتێکی زۆر خۆشە ینی هەموو خەمەکانت بەجێهێڵی لەگەڵیا.